جدەستپێکە دامەزراندنا عێراقی ساڵە 1921 و حتا سەرهەلدانی ساڵە 1991 ڕژێمێ جودا یەت عێراقی ڕەوشە شەڕی و هەڤڕکیە دابوون ئەتگەل بزاڤا ڕزگاری خازا کوردی بێ پشێت بزاڤا کوردان نەهێلیت ئەو هەمی ڕژێم چوون و دوزا کووردا ما و پێستر لێ هات پرسیار ئەڤەیە بوچی ئەف ڕژێمە پێوە نەچوینە و دەرسێت بەریخ و وەرنەگرتینە بوچی پێشڤەچوون و گەشەکردنا vê dewletê ku Iraqel berçav naête wergirtin ku pêngava êkê ji twerêkê de aştî û seqamgiriya li Iraqê helwîstê bijarde Ereb ji vê çi ye û dêşê çi ket mêvanê me bû xeleka duê bernamê li ser û nekokiyekana Diktor Ebdulhisên Şeعban e dîsan gel me ev berêzet amade ne Elî Beyder nivîser û vekolerê siyasiyê Iraqî حسين العنقود نفسر وكولار عراقي غسان خضر ميدياكار قناه العربي مهند شوقي نفسر وميدياكار مظفر مزوري ميدياكار الكردستان 24 خير هاتن هين همي مرحبا بكم جميعا بخير هاتنا هوا هميات كم جارك دي بخير تجد كم دكتور باريس دي دست بكين باباتكي كو خلقا تشويش بركورتيا دمي مناشا بحث كين او جي حفتي صالا نشناكوكي وشران جلان رجيمين جدا عراقي قال بزافر زغاري خازا كردي حركة التحرر الكردية هذه الأنظمة جوازيك قالك تنابرا فان رجيمان دا هبو بو نمونه رجيمة ملكية جواز بود قال رجيمة عبد الكريم قاسمي هر هو هزرو توجهات عبد السلام عارفي جواز بند قال عبد الكريم قاسمي باشي جي كودتا بحسياهات واوجي جواز بند قال يد بريخو من سبقهم لعوا افهمي رجيم الحكوم كرين وان وك هفدكات اگر ام ديرو كي بخينين هو صادیار بید که همیان ایک بوچون هبویه درباره پرسا کردان. نیرینات بوچی افهلویست نرینی هر دم دوباره بو چوک جنگ یانجی کشه و آلوزید گلان کردی مع الجانب الكردي. اولا شكرا مرة ثانية. سرتا بو جاري دوميش سپاستان دكم. هروها سپاس بو میوانه كانت. خوش حالم كلقل ايوم من لو باوردام كيشين تويو پرسەکانی پەیوەست بە ناسنامە کێشەی ئالۆزن بەڵکو زۆری ژاڵۆزن نەک تەنیا لە وڵاتەکەمان ئەوەی کە پەیوەستە بە دۆزی کورد کە دۆزێکی ڕەوا و دادپەروەری گەلێکە بەڵکو لە وڵاتانی دیکەش هەیە دەبینین هەموو وڵاتانی دراوسێش ئەو کێشەیەیان هەیە و بەبێ چارەسەر هەرماوە لەوانەیە دۆزی کورد هەنگاوی گەورەی بەرەو پێشەوە بردبێت ئەویش بەهۆی دوو فاکتەر بووە یەکێکیانەوەیە کە بەشێکی گەورەی ڕای گشتی پشتیوانی لە دۆزی کورد دەکا هەروەها سوور بوون و داکۆچیکردنی خودی کوردیش لەسەر دۆزەکەیان واتە دۆزە هاوچەرخەکەی کورد کە من باوەڕم وایە و هیواشی بۆ دەخوازم بۆ نمونە ئەگەر ئێمە باس لە چیرۆکێکی ڕووسی بکەین کە لە گوگڵەوە دەرچوو بێت ئەوە دەتوانین بڵێن دۆزی کورد لە جامانەی بارزانیەوە دەرچووە واتە مەلا مستەفا یەکەم جار لە کاریزمایەتیەکەی نەوە یەک لە دوای یەکەکانی ئەو بنەماڵە دێرینە پێگە ئاینیەکەی پێگە کۆمەڵایەتیەکەی زیرەکی و بوێریەکەی ئامادەیی و ئەو قوربانیدانەی بە بەردەوام داویانە هەموو ئەمانە وای لە دۆزی کورد کردووە ببێتە پرسێکی میحوەری لە تێکۆشانی عراقیدا هەروەها پرسی دیموکراتیەتیش لە عراق جێبەجێ نەکراوە عراق لە ساڵی 1921ەوە تا ئێستا لە پێناو دیموکراتیەت تێدەکۆشێ ئەویش لە پێناو سیستەمێک کە بەلایەنی کەمەوە دووشت دەستەبەر بکات ئەویش ڕەزامەندی خەڵک و بەدەستێنانی دەستکەوتێک کە خەڵک متمانەی پێی هەبێت بەدەستێنانی دەستکەوتەکە و ئەو ڕازیبوونەی خەڵک و هاوڵاتیان بەدەسەڵات دەیدەن ئەمەیە کە لە زانستی سیاسیدا پێی دەڵێن شەرعیەت هەرچی ڕەوایەتی بوونە بریتیە لە حوکمی یاسا ئەگەر شەرعیەت بەهێڵێکی هاوتەریب لەگەڵ ڕەوایەتی بووندا بڕوە
ئەمە لووتکەی خواستە بۆ گەیشتن بە چارەسەرێکی سەرکەوتوو، نەک تەنیا بۆ کێشە کۆمەڵایەتیەکان، بەڵکو بۆ کێشە نەتەوایەتیەکان و کێشەکانی ناسنامە و کێشەکانی فرەکولتوری و ئەو فرە ڕۆشنبیریەی کۆمەڵگەکەمان پێی جیا دەکرێتەوە، چ لەسەر ئاستی ئاینی یانیش لەسەر ئاستی نەتەوایەتی، یاخود زمان یا ڕەچەڵەکی. هەموو ئەم شتانە هەویرێک دروست دەکەن کە دوجار کۆمەڵگەیەکی دژی لێبەرهەم دێ، یانیش کۆمەڵگەیەکی پشتیوان پشت بە بزاوی کۆمەڵایەتی دەبەستێت. دەبینیم بەراورد بە وڵاتانی دراوسێ پرسی کورد لە عێراق پێش کەوتووە. لەبەرچی؟ چونکە لێرە بزاوێکی قوڵ لە ئارادایە کە پشتیوانی لە بزوتنەوەی دۆزی کورد کردووە. هەروەها پێداگری کوردیش بۆ دۆزەکەی لە وڵاتانی دراوسێ ئەو بزوتنەوە چەپەی باسمان کرد لاوازە. هەروەها سەرکردەکانی بزوتنەوەی کوردیش لە وڵاتانی دیکە لەگەڵ هەموو ڕێزێکم بۆیان، بەڵام ئەوانیش لاوازن. بۆیە نەیانتوانیوە بەو دەستکەوتە بگەن. لە کاتێکدا ئەوەی بەسەر کوردی عێراق داهاتوە لە سەروی هەموو ئەو نەهامەتیانەوەیە کە دەرهەق بە کوردانی تەواوی ناوچەکە کراوە. کیمیاباران هەر لە پرۆسەی ئەنفال بگرە تا هەڵەبجە و پرۆسەی تعریب و کیمیاباران و تا دوایی. ڕێگەم بدە باشتێکی گرنگت بۆ باز بکەم. لەوانەیە هیچ کەسێک هەستی پێ نەکرد بێ، بەڵام من لە کتێبەکەمدا بە ناوی من هو العێراقی بڵاوم کردوتەوە، واتە کەسی عێراقی کێیە، کەوا بزانم لە ساڵی 2001 لە چاپ دراوە، یانیش لە ساڵی 2002 یاسایەک لە مەجلیسی قیادەی سەورە دەرکرا لە مانگی سێپتەمبەری ساڵی 2001. ئەو یاسایە دەڵێ هاوڵاتیان ئەو مافەیان هەیە ئەوانەی ڕەگەزنامەکەیان بەو شێوەیە تۆمار کردووە کە هاوڵاتی غەیرە عەرەبن، مافی ئەوەیان هەیە ڕەگەزنامەکەیان بۆ عەرەبی بگۆڕن. لە کاتێکدا ئەو یاسایە دەرچوو کە عێراق بەدەست ئاڤلوقەی ئابووریەوە دەیناڵاند، لە ڕووی نێودەوڵەتیەوە پەراوێز خرابوو، بەڵام پرسی خۆ بە زلزانی و شۆڤێنیەتی نەتەوە پەرستی لەبیر نەکرد. ئەم یاسایە دەقەکەی وەک خۆی لە کتێبەکەمدا چاپ کراوە. بەم دوایانە لە کۆنفراسی کوردانی فەیلی بڵاوم کردەوە کە بەر لە 3 هەفتە لێرە لە هەولێر ساز کرا و لە یەکەم ڕۆژی کۆنفراسەکەدا محازەرەیەکی سەرەکیم بە ناونیشانی کوردانی فەیلی ڕەگەزنامەی دزرا و هاوڵاتی بوونی شێوێندرا و پێشکەش کرد. لەلایەکەوە هاوڵاتی بوون شێوێندراوە و لەلایەکی دیکەشەوە ڕەگەزنامەکەیان دزراوە، هەر بۆیە ئەو پێکهاتەی کۆمەلگا ڕوبەڕووی نەهامەتی ڕاستەقینە بوونەتەوە لەسەر ئاستەکانی سندنەوەی ڕەگەزنامەکەیان و دەست بە سەرداگرتنی سامانەکەیان و دوورخستنەوەیان بۆ دەرەوەی عێراق. ئەویش بە پاساوی پاشکۆیەتیان بۆ ئێران و وێڕای ئەوەی تا ئێستاش چارەنووسی زیاتر لە 3000 گەنجیان بە نادیاری ماوەتەوە. دکتور جەنابێتە بەحسێ کەسایەتیە ماڵە مستەفا بارزانی کرد. ئەرێڤی کەسایەتی ڕۆڵەکە هەبوو و ئەف شەڕێک و بۆماوەی 7 ساڵانی بەردەوام بوو، هەرچەندە هەندێک جارە تراوەستیا لێ کێشەیە بەردەوام بوو و ئەف شەڕە نەئێتەڤە گوهاستن بەرە شەڕێکی نەتەوایی ناوبەرە دوونەتەواندا. ئەگەر ئەمە ژیاوان 7 ساڵان بخینین ئەم نابینین و چ جاران ڕیدانەکە چەکداریت ناوجێ سڤیل دەشڵی کووردا و ڕیدا بیتن. ئانجی مەچ جاران نەدیت کردەوەکە تیرۆریستی چێ ببیت وەکی ئەوە ئەم نوکەدات بینین. ئەڤەژی تشتێکی گەلێکی وێنەیە نامویە ناوچێدا و 7 ساڵە شەڕ بخۆڤە دیت بیتن. ئەف تشتە نەهاتیە تۆمارکردن و مەچ جاران گولێ نەبووە لە هەرێما کوردستانی عەرەبە کاربیتە کوشتن بتنش بەر هەندێ و عەرەب بوویە گەل هەندێژی و ئەف شەڕە 7 ساڵانی بەردەوام بوو. ليش چارچوبی خو نهاتا در نکد اوجی شر بودنا برا رژیم عراقي وبزوتنا ويا جاكداريا كردي محاصرة في كونها حرب بين أنظمة وبين جيش وبين حركة مسلحة كردية. نقول لك حادث باسي دورو داود بودكم. نقول لك رأيي. نعم. كرايسكي. بەڵام سەرەتا ڕای خۆمت پێ دەڵێم کرایسکی ڕاوێژکاری وڵاتی نەمسا شۆڕشی کوردی کە لە ئەیلولی سێپتەمبەری 1961 سەری هەڵدا بە شۆڕشێکی پاک وەسف کرد. لەبەرچی چونکە نەگۆڕدرا بۆ کردەوەی تیرۆریستی.
مەلا مستەفا هەمیشە جەختی دەکردەوە ئەم شەڕە لە نێوان کورد و عەرەبدا نییە. وەک جەنابەت ئاماژەت پێدا هیچ عەرەبێک کوردێکی نەکوشتووە لەبەرەوەی کە کووردە، هیچ کوردێکیش عەرەبێکی نەکوشتووە لەبەرەوەی کە عەرەبە. ئەمە شەڕی نێوان بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق. ئەم دوو ڕووداوە ئاماژەیەکی گرنگیان تێدایە. یەکێک لە ڕووداوەکان لە هاوڕێکەم فەخامەتی کاک مەسعود گوێم لێ بووە، پێی گوتم دوای هەوڵی تیرۆرکردنی مەلا مستەفا بارزانی کە لە ساڵی 1970 لەلایەن نازم گزار و حکوومەتی عێراقەوە ڕێکخرا بوو، کە ئەمەش ڕووداوێکی بەناوبانگە کە ژمارەیەک پیاوی ئاینیان نرد و تەقینەوەیەکیان کرد لە هەمان ئەو ژوورەی کە لە گەڵاڵە لێی دانیشت بووین. گوتی زانیاری هەواڵگەری و ئەمنیمان پێگەیشت کە دەکرێت پرۆسەیەکی بەهێز ئەنجام بدەین و تێیدا وەک وەڵامدانەوەیەک بۆ ئەو کارەیان یەکێک لە گەورە سەرکردەکانی عێراق بکەینە ئاماج. ئێمەش هاتین و مەلا مستەفامان لێ ئاگادار کردەوە. هەروەها گوتی بینیمان ڕوخسار و نیگاکانی گرژ بوون و بەناویەکدا چوون، دواتر ڕوخسەتی وەرگرت و چوو بۆ نوێژکردن. دوای نوێژیش هۆشداریشی توندی بە ئێمەدا لە ئەگەری ئەنجامدانی پرۆسەیەکی لەو شێوەیە، چونکە ئەو گوتی بە دڵنیایی و منداڵ لەو شوێنە هەن و کەسانی سڤیل و بێتاوان دەبنە قوربانی و ئێمە نامانەوێ ببینە هۆکاری زیان گەیاندن بە خەڵکانێک کە هیچ پەیوەندیەکیان بە ململانیەکانەوە نییە. ئەمە ڕووداوی یەکەم بوو. ڕووداوی دووەم ڕەهەندێکی عەرەبی گرنگی هەیە. لەوانەیە بۆ یەکەم جار بێتەوە بیبیستیت بە ڕێگەیەک لە ڕێگەکان لە ڕێگەی پەیامبەرێکەوە هەواڵ بە بارزانی درا، جەنگەکە ڕووی داوە یانیش دوای چەند ساتێک ڕوودەدا. شەڕی ساڵی 1967 ئەوە بوو بارزانی داوای ڕاگررتنی هەموو پرۆسەیەکی سەربازی کرد بەوەی کە نابێت هیچ بەریەککەوتنییان لەگەڵ حکوومەتی عێراق هەبێ. شەڕی عەرەب و ئیسرائیلێ بۆ ئەوەی حکوومەتی عێراق بتوانێت تەرکیزی زیاتر بخاتە سەر شەڕی عەرەبی و ئیسرائیلی و دەستدرێژیەکانی ئیسرائیل بۆ سەر وڵاتانی عەرەبی. فەرمانڕاگرتنا جەنگی کرد گەل لەشکری عێراقێ. هەر بەریەککەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراق یانیش سوپای عێراق هەبێ پێویستە ڕابگیرێ. ئەمە شتێکی زاندرا و ڕاستەقینەیە. ڕاستە لێرە و لەوێ قسە و قسەڵۆک و گوتەی هەڵبەستراو هەبوون کە لە سەرمان نییە ئێستا باسییان بکەین. بەڵام دۆزی کورد وەک میحوەری تێکۆشانی عێراقی دەمێنێتەوە. ئەمە وەک ڕووی یەکەمی تێکۆشانی عێراقیە و بریتیە لە پرسی سیاسی و کێشەی فەرمانڕەوایی. بەشێک لە کێشەکانی ڕووی یەکەم کێشەی نەتەوەی دووەمە کە چۆن بتوانێت لەسەر بنەما یاسای گشتی مافەکانی بەدەست بهێنرێت کە خۆی لە مافی چارەی خۆنووسیندا دەبینێتەوە لە ساتێکی مێژوویدا کە چۆن بتوانێت مافی چارەی خۆنووسین ڕابگەێنێت. ئەمە دروشمێک بوو هەر لە شەستەکانەوە واتە بەلایەنیکەم لە ساڵی 1961ەوە بوو. ئەویش دروشمی بزوتنەوەی کوردی بوو. وێڕای ئەوەی دروشمی ژمارەیەک هێزی دیکەی نیشتیمانی بوو. ئەویش دیموکراتیەت بۆ عێراق و مافی حکمی ذاتی بۆ کوردستان. لە ساڵانی نەوەدەکان دوای ئەوەی هەوڵی یەکەم بۆ دەسەڵاتی کورد لەلایەن خۆیانەوە لە ساڵی 1991 سەرکەوتوو بوو، دروشمەکە بەرز بۆ دیموکراتیەت بۆ عێراق و فیدرالیەت بۆ کوردستان. ئەمەش بە قەنەعەتی هەندێک بەشی نوێی بزوتنەوەی نیشتیمانی یانیش ئۆپۆزیسیۆنی عێراقی. بەشێکیان بە دوودڵیەوە بەو دروشمە ڕازی بوون، بەڵام بەشێکی دیکەیان متمانەی تەواویان بەو دروشمە هەبوو. دواتر ئەو متمانەیە فراوانتر بوو. بۆیە کاتێک داگیرکاری لە ساڵی 2003 ڕوویدا، پرۆسەی گۆڕانکاری لە تێڕوانینەکان بۆ دۆزی کورد بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و ڕوویدا. ئەو دیدگایە پێویستی بە جێبەجێکردنە، پێویستی بە بەستنەوەی نێوان تیۆرەکە و جێبەجێکردنەوە هەیە، واتە بەستنەوەی بنەما گشتیەکان بە پراکتیزەکردنەوە.
تەندروستی هەر ڕایەک و هەر یاسایەک یاخود هەر دیدگایەک پێویستی بەلایەنی پراکتیکیەوە هەیە بۆ ئەوەی ببەسترێتەوە، واتە بە شێویکی کردداری جێبەجێ بکەین، چونکە ئامانجەکان دوورمەودان، واتە مەبەستەکان دوورمەودان. هەرچی ئامرازە بریتە لە شتە بەرجەستە و بیندراوەکان و ئامرازیش لە شەرەفی ئامانجە. هیچ ئامانجێکی شەریف نییە گەر ئامرازێکی شەریفی نەبێت. دێچینە هەدەف میوانên ئامادە بوو مامۆستا حسێن عنقود ئەگەر تە هەر پرسیارێک هەبیت بۆ دکتۆر عەبدولحسین شەعبانی. السؤال الأهم دكتور گرنگترین پرسیار جەنابی دکتۆر، ئایا ئەو جیابوونەوەی لە ساڵی 1975 لە ناو پارتی ڕوویدا و دەرکەوتنی یەکێتی نیشتیمانی هیچ ڕۆڵێکی گرنگی لە بەدەستهێنانی زۆرێک لە مافەکانی کورد هەبووە؟ الكثير طبعا من بداية واتە هەر لە سەردەمی خەباتی چەکداریەوە تا ئێستا، واتە ئەگەر ئەوان تا ئێستا وەک یەک حزب بەردەوام بوونایە هەڵبەتە ئەم جۆرە جیابوونەوەی ئاساییە ڕوو بدات، بەڵام ئایا ئەو جیابوونەوەی ئەوان وەک ئەوەی ڕوونە یەکێتی ئاراستەیەکی ڕۆژهەڵاتی هەیە و اتجاه شرقي پارتیش جۆرێک لە ئاراستەیەکی ڕۆژئاوایی هەیە. هاوپەیمانێتیەکانی ئێستا تا ئەمڕۆ ڕوون و ئاشکران، هەموو لایەک دەزان کە پارتی هاوپەیمانێتیەکانی تاچوێن و هاوپەیمانێتیەکانی یەکێتیش تاچوێن، پەیوەندەکانیان لەگەڵ بەغدا، لەگەڵ ئێران، لەگەڵ تورکیا، لەگەڵ کەنداوی عەرەبی و لەگەڵ ئەوروپا. ئایا ئەو جیابوونەوەیان ڕۆڵی هەبووە لە بەدەستهێنانی واتە کاریگەریە وێ ئەڤە چێ بۆی سەر پێش پشتی هینگی و حەتەنوکە؟ سیرکە من هەمیشە لەگەڵ فرەیدام بەبێ لە بەرچاوگرتنی ناوهێنانی جیابوونەوە و دابەشبوون و شتی لەم جۆرە. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی فرە جۆرە، هەروەک کۆمەڵگەی عەرەبی و دەکرێت بە شێوەیەکی سروشتی زیاتر لە ڕێکخراوێک و زیاتر لە ڕەوتێکی هێزری و زیاتر لە ڕەوتێکی کۆمەڵایەتی هەبێ. لەوانەیە هەڵەکەیانیش کێشەکە لەوە دابێت کە ئەو ململانەیە بگۆڕێت بۆ ململانەیەکی خوێناوی. دەکرێت ململانێکە ئاشتیانە بێ، دەکرێت ئەو ململانەی ئاشتیانە گەشە بسەنێ، واتە هەردوو لایەنەکان یانیش زۆرێک لە لایەنەکان گەشەی پێ بدەن، بەڵام مانەوەی پارتی وەک هێزێکی ناوەندی بۆ گەلی کورد دەستبەرداربوون لی مەحاڵە. ئەویش بەهۆی ئەو میراتە مێژوویەی لە سەرکردایەتی مەلا مستەفا بارزانیەوە ماوەتەوە کە خانەوادەی بارزانی ڕۆڵێکی گەورەی لەو ئاستەدا گێڕاوە. ئەمە یەکێکە. شتی دووەمیژەوەیە کە زۆرێک لە کوردەکان لە چوارچێوەی ئەو حیزبەدا تێکۆشاون، لە ناو ئەو چوارچێوەدا ماونەتەوە. بەشێکی دیکەیان پەیوەندیان بە ڕەوتێکی دیکەی نوێەوە کرد لە ساڵی 1975 لە شام، واتە لە سووریا دامەزراوە. دواتر لە یەکێ لە ماوەکان چوونە ناو هەندێک ململانەی بێواتە، بەڵام سپاس بۆ خوددا دەڵێن ئەو ململانەیەنە تا ئاستێکی گەورە بچووک بوونەتەوە، ئەگەریش مابن بەڵام ململانەی ئاشتیانن. هەر لەو چوارچێوەیەشدا کێشە نەتەوایەتیەکان و ئەو پرسانەی پەیوەندیان بە ناسنامەوە هەیە گوزارش لە ناسنامە دەکەن. تەنانەت لە کۆمەڵگە پێشکەوتوەکانیش ئەو ململانەیانە هەر بەردەوامن، واتە چ لە نێوان کورد و عەرەب یان لە نێوان کورد و تورک یاخود لە نێوان کورد و فارس و بەم شێوەیە. بۆ نمونە دەوڵەتێکی وەک بەلژیکە وڵاتێکی دیموکراتیە، ڕێز لە هاوڵاتیان دەگرێ، فیدرالیەتی تێدایە، لە کاتێکدا وڵاتێکی بچووکە، بەڵام ئێستا لە جیابوونەوە یاخود دابەشبوون نزیک بووەتەوە. ئەویش بەهۆی ناکۆکیەکانی نێوان وەلانیەکان و فلامانیەکان، بەشێکیان 60% دانیشتوان و بەشەکەی دیکە 40% دانیشتوانی ئەو وڵاتەن. جیاوازی لە زمانیان و بەرژەوەندی ئابووریدا هەیە، ئەمە دەبێت هۆی ئەوەی سبەی یانیش دواتر ئەو وڵاتە دابەش ببێت. جیاوازی گەورەی نێوان ئێمە و ئەوان ئەوە. ئێمە ڕاستەخۆ پەنا دەبینە بەر چارەسەری سەربازی، حکوومەتە یەک لە دوای یەکەکان کوردستان بۆردومان دەکەن و وا دەزانن کە ئەمەیە چارەسەر. لە کاتێکدا ئەوان ماوەی دەیان و چەندان ساڵە گفتوگۆی ئاشتیانە و بە گوێرەی دەستور دەکەن.
بەبێ ئەوەی یەک دڵۆپە خوێنیش ڕژابێ. ئەمەیە جیاوازی نێوان ئێمە وڵاتێک کە نوخبەیەکی شارستانی تێدایە و ڕێزکەی شارستانیشیان گرتووەتە بەر و درکیان بەوە کردووە کە بە چارەسەری ئاشتیانە و گفتوگۆ لەوانەیە بگەنە ڕێکەوتن. دەتوانم بۆتی بژمێرم، نەک تەنیا لە نێوان وەلانیەکان و فلامانیەکان، بەڵکو لە هەرێمی کیبەک لە کەنەدا، بەرشلۆنە لە ئیسپانیا، باشووری فەڕەنسا و باشووری ئیتالیا، لە هەموو ئەمانە ململانێ هەیە. بریتانیا و هەندێک و بەرەف شەڕی بچیت وەکی ئەڤەل دەفمە چێت بیت ئەنجی چێت بیت ڕابردوودا چێ ببیت گەهشتینە قۆناغا تێربوون هەرگیز واتە گەیشتونەتە قۆناغی بێزاربوون لە شەڕ. لێرە عەقلیەتی سیاسی کە بووەتە خاڵی جیاکەرەوەی بزوتنەوەی کوردی و هەندێ باڵی دەوڵەتی عێراقی لە چەند قۆناغێکی دیاریکراودا خەریک بوو دۆخەکە بە ئاگربەستی درێژخایەن بگە، ئەویش وەک خواستێک بۆ گەیشتن بە چارەسەری ئاشتیانە. دکتۆر سەبارەت فاکتەرێ هەرێمی تایبەت العێراقێ من چیرۆکەکە دەربارەی وێ چەندێت گەل سیاسەتوانی عێراقی ناوداری کورد مکرم تەڵەبانی هەیە. بەڵێ من هەفپەیڤینێک گەل کرد بوو بەری 15 ساڵان دوێ هەفپەیڤینە گوتە من دەمی دانوستاندن چێ بووین ناوبەرە بەغدا و مەڵە مستەفە بارزانیدا دەربارەی ئۆتۆنۆمیە لوی دەمی شاندێکی تورکی بەغدا بوو پێ کورد کردن دانوستاندن گەل بەغدا بکات حتا ئەو کورد نەگەهنەرە چڕێ کەفتنان وان دیماییکاژی بەروواژی چێ بوو دەربارەی پرسا نەفتێ هەرێما کوردستانی نفت فروشت ترێکا تورکیادا و تورکیا رازی بوو لێ بەغدا ئەف چەندە ڕادت کرد پاشێکی بەغدا ڕێکەفتن گەل هەرێمێ کرد و نەفتا خوب فروشیت لێ وێجارێ تورکیا ڕەتکەتن ئەرێ ئەvە هەڵبەتە ئەمە جیاکاریە هەرێمی ڕۆڵێکی بەرچاوێ هەی دوان ئارێشاندا. فاکتەری هەرێمی ترسی لە دوو شتی گرنگ هەیە. یەکەم ترسی لە سەرکەوتنی ئەزمموی کوردی هەیە لە هەرێمی کوردستان، واتە بیرکردنەوەی سەرکەوتنی ئەزمموی کوردی دەبێتە هۆی ئەوەی ئەو ئەزممونە بگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکەی کوردستان لە کوردستانی ئێران، کوردستانی تورکیا یانش لە کوردستانی سووریا. دواتر داواکاری و جوڵانەوە و ڕەوتەکانی ناڕەزایەتی داوای مافەکانیان دەکەن، هەروەک کوردی عێراق. ئەمە یەکەم هۆکار. دووەم ئەو لایەنانە دەیانەوێ دەوڵەتی عێراق بەلاوازی بمێنێتەوە. هەر شەڕ و بەرکەوتنیەک لە نێوان بزوتنەوەی نەتەوەی کوردی و دەوڵەتی عێراقی یانیش حکوومەتەکانی عێراق دەوڵەتی عێراق و بزوتنەوەی کوردیش لاواز دەکەن. جابۆیە لەلایەک ئەوان دەتوانن سنوورەکان بە ڕووی بزوتنەوەی کوردی دادا بخەن. لەلایەکی دیکەشەوە دەوڵەتی عێراق لاواز دەکەن. دواتریش هەرچەندە دەوڵەتی عێراق لاوازتر بێت زیاتر دەتوانن پەل بە هاوێژنە ناو خاکی عێراقەوە. ئەمە خوێندنەوەیەکە بۆ مێژووش، بەڵام هەرچەندە عێراق بەهێز بوو بێت بەهێزی مەبەستم لە دەسەڵاتی سەربازی یانیش سەرکوتکاری نییە. واتە وڵاتێکی ئارام. هێز لە هاوڵاتی بووندایە، هێز لە جێبەجێکردنی مافەکاندایە، هێز لە یەکسانیدایە، هێز لە ئازادیدایە، هێز لە دادپەروەریدایە، بە تایبەت دادپەروەری کۆمەڵایەتی، هێز بە شەراکەت و هاوبەشی پێکردنە لە وڵاتێکدا. ئەمەیە هێز. هێزی عێراق ئەگەر سبەی کێشەی کورد چارەسەر کرا و کێشە هەڵپەسێردراوەکانی ئێستا یەکلایی کرانەوە، کێشە هەڵپەسێردراوەکانی ئێستا چین؟ ژمارەیە کێشەی هەڵپەسێردراو هەن. کێشەی کەرکووک مادەی 140 ناوچە کێشە لە سەرەکان، یاسایەکی نوێ بۆ نەوت، لێک تێگەیشتن و چارەسەرکردنی هەندێک کێشەی دیکەی هەڵپەسێردراو، جا چ کێشەکانی سنوور، دەواازە سنووریەکان، گومرگەکان و تا دوایی. هەموو ئەمانە کێشەن و دەکرێت تەنانەت هەندێک لەو پرسانە لە ڕووی ئیداریشەوە چارەسەر بکرێن. بەڵام ئەگەر ئەو کێشە هەڵپەسێردراوانە چارەسەرکران، دەوڵەتی عێراق ئاراستەیەکی دیکە وەردەگرێت. لە بری بەهەدەردان ڕوو لە گەشتە سەندن دەکا، ڕۆژانە بودجە چارەسەر بوو یا چارەسەر نەبوو، پشکی هەرێم بوو بە ئەوەندە یا شایستەکانی هەرێم بڕدراون تا دوایی. ئەمە چیرۆکیەکە کۆتایی نایەت. ئەگەر بەردەوام بوو حکوومەتی عێراق لاواز دەبێ، بەڵکو دەوڵەتی عێراق لاواز دەبێ، دواتریش کاریگەری لەسەر گەشە سەندنیش دەکات. دەپیری بەحسێوی بابەتیکەین
الخلق بيت دي زفرنا دف هفالان كاك علي البيدر نفسر رجهان كارك عراقية بەڵێ سود لە ئامادەبوونی دکتۆر وەردەگرم بۆ ئەوەی وەڵامی هەندێک پرسیارم دەستکەوێت کاتێک خوێندنەوە بۆ دۆزی کوردەکەین بە تایبەت لە عێراق دەبینینەوە دۆزە بەردەوام لەگەڵ ناوی بارزانی هەڵدەکا جا چ کۆچ کردو مەلا مستەفای بارزانی یانیش مەسعود بارزانی ئەو خانەوادەیە بە دیاریکراوی جەنابەت چاوت بە کۆچ کردووی هەمیشە زیندوو مەلا مستەفای بارزانی کەوتووە هەروەها تۆ هاوڕێی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی هۆکار چییە کاتێک دۆزی کورد بیرمان دەکەوێتەوە ڕاستە و خۆ ئاماژە بە خانەوادەی بارزانی دەدەیت یانیش بە پێچەوانەوە هەروەک ئەوەی هاوواتایەک لەو بابەتەدا هەبێت پرسیارێکی دیکەم هەیە ئەویش چارەنووسی پرسی کورد بە دیاریکراوی لە عێراق بەرەو کوێ دەچێت وەک جەنابیشت ئاماژەت پێدا ئەو پرسە پرسێکی ئاڵۆز و درکاویە زۆر سپاس گەلک سوپاس بەڵێ کەرەم من لەو بڕواایەدام مەلا مستەفا بارزانی تەنیا سەرکردەی گەلی کوردی عێراق نییە بەڵکو ئەو سەرکردەی میلەتی کوردە و کاریگەری لەسەر میلەتی کورد لە وڵاتانی دیکە و وڵاتانی دراوسێش هەبووە بۆیە ئەو ناسناوەی ئەو کاریزماییەکەی بەدەستێناوە ناسناوەکەی بە خانەوادەکەشی بەخشیوە ئەمە وێڕای خەبات و قوربانیدانی ئەو خانەوادەیە و هەموو ئەو نەهامەتیانەی بەسەر بارزانیەکان داهاتوون کە تا ئێستاش نزیکەی 8,000 بارزانی بەمەبەست بێسەر و شوێن کراون و تا ئێستاش هیچ کەسێک چارە نووسیان نازانێ ئەمە لەلایەکی دیکەوە کاتێک ئەو دۆزە بە کەسایەتێکی کاریزمای سیاسی و پێشەنگ دەبەستیتەوە بە تایبەت لە جیهانی سێەم لە قۆناغە سەختەکاندا ژیاوە بۆ نمونە بارزانی کاتێک تەمەنی 3 ساڵ بوو لەگەڵ دایکی لە مووسڵ زیندانی کراوە لە هەموو بەشەکانی کوردستان کاری کردووە لە تورکیا تاوەکو ئێران لە ئێران ئەو فەرماندەی سەربازی کۆماری کوردستان بوو لە مەهابات و کاتێک قازی محەممەد لە سێدارە درا ئەو ناچار بوو ڕوو لە یەکێتی سۆڤێت بکە لە ساڵی 1961 تا ساڵی 1975 ئەو ئەفسەرێکی شاخاوی بوو سوور بوو لەسەرەوەی گەلی کورد بە مافەکانی خۆی بگات من دەتوانم بڵێم ئەو کەسایەتیە کاریگەریەکی زۆر گەورە و لە ڕادەبەدەری لەسەر ڕێچکەی گەلی کورد بەگشتی و لەسەر ڕێچکەی میلەتی کورد هەبووە ئێستا هەموو پارچەکانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بە دوای ڕێچکەی بارزانی کەوتون تەنانەت دەوانەی بە دیدگایەکی دیکەشەوە مامەڵێ لەگەڵ دۆزی کورد دەکات بەڵام ناتوانێت کەم تەرخەمی بکات یاخود لە هەیبەتی ئەو کاریگەریە کەم بکاتەوە کە مەلا مستەفا بارزانی لەسەر ڕێچکەی بزوتنەوەی نەتەوەی کورد هەیبووە هەروەها دەتوانم زیاتر بڵێم پرسی کورد بە یەکێک لە دیارترین دۆزی نەتەوایەتی لە جیهاندا دەندرێ بە تایبەت لە جیهانی سێەم کە گەلی کورد ڕوبەڕووی ئەشکەنجە و شێواندن و نەهامەتی بووەتەوە بەڵام لە کۆتاییدا توانی ئەو دەستکەوتە بەدەست بهێنێت جاچ لە ڕێگەی ئەزمموی حکمی زاتیەوە بێ لە دەرەوەی ئیدارەی دەسەڵاتی عێراقی لە بەغدا دوای ئەوەی لە ساڵی 1991 حکوومەتی عێراق و فەرمانبەرەکانی لە هەرێمی کوردستان کشانەوە و ئەو ئەزممونە بەردەوام بوو وێڕای شەڕی براکوژی لە ساڵی 1994 تا 1998 و ئەو ئەزممونە تا ساڵی 2003 بەردەوام بوو کە هەنگاوێکی پێشکەوتوو بوو ڕێگەم بدە بە نمونەیەکی ئەمەد بۆ بێنمەوە لە ساڵی 1999 تا ساڵی 2000 پێشنیازێکم خستە بەردەم سەرکردایەتی کورد کە لەوانەیە ئەمە یەکەم جار بێ باسی ئەو بابەتە بکەم پێشنیازی دامەزراندنی وەزارەت یەکەم کرد بۆ مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان پێیان گوتم ئێمە پێویستمان بەو وەزارەتەیە گوتم لەبەر 4 هۆکار ئەگەر سبەی ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا کرا
ئەمە دەبێتە بەشێکی پێشکەوتوو لەسەر بەغدا. هەروە ئەگەر خوا نەخواسە بەغدا ویستی لە ئەزموونی هەرێمی کوردستاندا لە جیهان دەنگدانەوە بە دوای خۆیدا دەهێنێ. ئەو کاتە هەرێمی کوردستان وەزارەتێکی بۆ مافەکانی مرۆڤ هەیە. شتی سێم و گرنگی ژەوەیە ئێوە وەک کورد لەسەرتان پێویستە بۆ هەر پێشێلکاریەک بەرامبەر مافەکانی مرۆڤ هەستیار بن. وایە بوونی وەزارەتێک بۆ ئەم مەبەستە زۆر گرینگە. چوارەمیش ئەمە لە ئایندەدا دەبێتە ئەزموونێکی سوودبەخش بۆ ئێوە و سبەی هەر گۆڕانکاریەک ڕووبدا ئەو کاتێوە لەسەر ڕێگە ڕاستەکە دەبن. بەو واتایە بۆ ئەم مەبەستەش ئەو کات ئیدارەی کوردی داوای لێکردم بۆ نووسینەوەی ئەو بڕیارەی دەرکرا و هەروەها ئامانج، ئامرازەکان، پاڵنەرەکان، هۆکارەکانی پشت ئەو ئامانجە. بەڕێوەبەرایەتیەکانی وەزارەت و ئەو ڕێکەوتنە گرینگانەی پێویستن. پاشان دوای ماوەیەکی کەم ئەو بڕیارە لە پەرلەمانی کوردستان دەرکرا. وەک دەشبینن ئەمە ڕۆڵێکی گرنگی لە باشکردنی دۆخی زیندانەکان، بابەتەکانی پێشێلکاری دژ بە ئافرەت، بە تایبەت توندوتیژی دژی ئافرەتان و منداڵان و تا دوایی دەیبینن. دچینە دەفکاک مهندی ئەگەر تە پرسیارەکە بیت بۆ دکتۆری؟ البته سپاسی مامۆستا ئەحمەد دەکەم. هەروەها سپاس بۆ جەنابەت دکتۆر. مامۆستا ئەحمەد زاوێتی باسی زۆر بابەتی گرنگی کرد. لەوانەش بابەتی تعریب و هاوشێوەکانی کە ڕوبەڕووی کورد بوونەتەوە. دەمەوێت بە سپاسەوە نمونەیەک لەسەر ئەو حاڵەتت پێ بدەم مامۆستا ئەحمەد کە باست کرد. من سەر بە خانەوادەیەکی کوردم. باپیریشم جێگیری بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بوو. خەڵکی کۆیە بوو. ئێمە هاوکاری یەکین. لەوانەیە مامۆستا ئەحمەد زانیاری لەسەر و بابەتە نەبێت. بە بڕیاری حکوومەتەکانی عێراق باپیرم لە کۆیەوە بۆ هەولێر کۆچی پێکراوە. دواتریش بە زۆر گوازراوەتەوە بۆ مووسڵ و پاشانیش بۆ بەغدا. ئێمە لە بەغدا گەورە بووین. جەنابەت دەزانیت گاڵتە پێکردن و سوکایەتی چییە؟ ئاسانترین شت کە ڕوبەڕوومان کرایەوە سوکایەتی و گاڵتە پێکردن بوو لەلایەن حکوومەت و ئەو حزبانەی دژی کورد بوون. دوای ئەوەی گەورە بووین گەڕاینەوە بۆ هەولێر. بینیمان تانک و زرێپۆشەکانی وڵات ڕووی لولە و چەکەکانیان لە هەولێر بوو. واتە لە دەسەڵاتی نوێ کە پێی دەڵێن دەسەڵاتی دیموکراتی. پرسیاری من ئەوەیە تاکەی ڕاو دەنرین، تاکەی ئاوارە دەکرین، تاکەی بۆچی ئێمەش وڵاتێکمان نییە. جەنابەت باسی شتێکی گرنگت کرد و گوتت کاتێک لە هەولێر بوویت داوات دەکرا چەند خولێکی تایبەت بە ناساندنی کۆمەڵگەی کوردی بە مافەکانیان بکەیتەوە. بۆچی هەندێک خول بۆ ناساندنی دۆزی کورد و چۆنیەتی مامەڵەکردن لەسەر پرسی کورد نەکرانەوە؟ تاکەی ڕووی لولەی تانک و زرێپۆشەکانی وڵات لە ڕۆڵەکانی هەرێمی کوردستان دەکرێن. سپاس کەرەم کە دکتۆر. لە واقعدا پرسیارێکی زۆر گرینگە. لەوانەیە دوێنێ هەندێ باسی ئەو بابەتەمان کردبێ. ئێمە سەرەتا پێویستمان بە لێک نزیک بوونەوە و گفتوگۆی زیاتر و لێک تێگەیشتنی زیاتر و هەروەها ڕاکێشانی زیاتری سەرنجی عەرەبیمان هەیە. کاتێک دەڵێم ڕاکێشانی سەرنجی عەرەبی مەبەستم ئەوەیە کە سەدان و هەزاران کەسایەتی کاریگەر لە ناو کۆمەڵگەکانیان هەن. دەکرێ بێنە هەرێمی کوردستان و دەکرێ ئەو پەیوەندیانە دابمەزرێنن لە ڕووی هونەری، ڕۆشنبیری، ئەدەبی، پێشەنگای وێنە و وەرگێڕانی گرنگ. واتە لەوانەیە ژمارەیەکی کەم لەبارەی شێرکۆ بێکەسەوە بزانن. عەبدوڵڵا گۆران شاعیرێکی مێژووی بوو. جەواهیری هەڵبەستێکی لەسەر نووسیوە. لەوانەیە ژمارەیەکی کەم ئەو شاعیرانە بناستن. وەرگێڕانەکانیان بۆ سەر زمانی عەرەبی ئەمە زۆر گرینگە. هەروەها وەرگێڕانی ئەدەبی کوردی بۆ سەر زمانی عەرەبیش زۆر گرینگە. چیرۆکی کوردی و وەرگێڕانە عەرەبیەکانی تایبەت بە کوردەکانیش زۆر گرینگن. واتە ئەمە لێک نزیکبوونەوە دروست دەکات. تیشک خستنە سەر سیاسیەکان لە داهاتوودا دۆزی کورد لە چارەسەر نزیک ناکاتەوە. بۆ نمونە ژمارەیەکی کەمی عەرەبەکان دەزانن شاعیر عەبدوڵڵا گۆران کێیە، یاخود کەمیان دەزانن شاعیر شێرکۆ بێکەس کێیە کە لە ڕاستیدا ئەوان لە گەورە شاعیرەکانن. ئەمە وێ ڕایەوەی دەتوانین ئاماژە بە ناوی ژمارەیەکی زۆری دیکەش بدەین کە لێرەدا کاتی ئەوەمان نییە باسی بکەین.
من مەبەستم ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە لە یەکتر نزیک ببینەوە لە ڕێگەی هەموو ئەو پەیوەندیانەی دەکرێت زیاتر لێک نزیک ببینەوە و دەتوانین کێشەکان لە داهاتوودا چارەسەر بکەین. دکتۆر نوکە دیاردەیەک یا هەرێمە کوردستانی هەیە ئەوژی ئەوە کو 25 سەدی نیشتەجێبوویت هەرێمە کوردستانی عەرەبن جهێن جودا جودایەت عێراقی هاتینە و ژیانەخۆ بورینن لێرێ وەکی هەر وڵاتیەکی کورد وەکی پەنابەر مەماڵەت گەلوان ناهێتە کردن ژبلی وانژی عەرەبن غەیری عێراقیژی هەنە و تەمامیان مافێن خۆ لێرێ ژین ئەرێ ئەڤەمانە گەهینیتە هەندێ کو پشتەوانیەکە عەرەبی مەبەستا من نە عێراقی بەلکی عەرەبی گشتی بۆ هەرێمێ چێبیت پێخەمەت وێ پێک بە ژیانە لێرێ هەی و vekirina dergehên herêma Kurdistanê wek hewargeheka êmin bo her welatiyekê Ereb ku hewara xwe bigehînîtê. Gelek caran rexna hikûmeta herêma Kurdistanê degirtiş lan aliyên siyasî ve servê diyar de ye. توجهات العنصرية والشوفينية لتقال هندجي هريما كردستاني ما وك هوارجهك إيمن بوفان ولاتية عرب حتى جهشتي وي چندي كوري جوان ببيتا 25 صدي وبجهنا همي مافين خو وتشد بي زيادتر يجي بين بارابتر كمالجاهت نشتجيبون الفيري هولاتية عرب كرنو فروت لتدات كان أري أفا ما برف وي چندي نابد كو عرب بتر نزيكي كردا بنو خوب خداني برسا كردي بزانن بري كوب هتا استغلال كرن شلانت نعربان أطراف غير عربية صحيح أنا راستا من لقلتم واتا هر لاوازيك للاياني عربية لايانا بيانيكان دي قوزنوا جا چه هەرێمایەتی یاخود لایانی نێودەوڵەتی ئەو لێک نزیک بوونەوەیە سوود بەخشە و ئەو هەڵوێستە مرۆیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرز دەنرخێندرێ ئەمە وێڕایەوەی گەلی کوردیش باوەشی بۆ ئەو خەڵکە زۆرەی عەرەب کردووەتەوە وەک چۆن لە بەغداش کاتی خۆی نزیکەی 3 تا 4 ملیۆن کورد هەبوون ئەوانیش بە شێوەیەکی یاسایی ژیانی خۆیان دەگوزەراند و بەبێ جیاکاریش کێشەکە لە سیاسەت و سیاسیەکاندایە کێشە لە ڕەگەزپەرستی خۆبەزلزانیدایە کە هەیمانەتی خۆی بەسەر حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق و دەوڵەتی عێراقیدا سەپاندووە هەر لە سەردەمی پاشایەتی وەک فەرمووت تا ماوەیەک هەروە لە سەردەمی کۆماریش بە تایبەت لە سەردەمی باسیەکان ئەوان باوەڕیان وابوو کە دەتوانن بزوتنەوەی کوردی لەناو بەرن لە ساڵی 1963 عەماش دوای ئەو ناکۆکیانەی لە حوزەیرانی ساڵی 1963 ڕوویاندا لەبارەیەوە گوتوویەتی ئەوە کورتە گەشتێکە واتە تەنیا سەردانێکی کورتە دەچینە کوردستان و زوتنەوەی کوردی لەناو دەبین و دەگەڕێینەوە ئەمە باوەڕی ئەوان بوو ئەمە وێڕای ئەوەی هاندان و تەلقین و گردبوونەوەیکی گەورەی مێژوویی و تێڕوانینێکی هەڵە بوو بەگشتی تێڕوانینێکی هەڵە بۆ نەتەوەکان هەبوو لە بنەڕەتدا تێڕوانینێکی هەڵە بۆ بەرامبەر هەبوو بەڵام ئێمە سەرەتا پێویستمان بە دانان بە مافی جیاوازی و دانان بە فرە پێکاتەیی هەیە دانان بە فرەجۆری دانان بەوەی کە دەکرێ ئەو جۆرە پرسانە لە ڕێگەی ئاشتیانە و گفتوگۆ چارەسەر بکەین بەبێ پەنابردنە بەر شەک و قسەی ناشیرن بە سەرچاوەکانی ئەو هێزانەی دەوڵەتی عێراقەتی ئەمە جیاوازیکی گەورەیە لەبارەی ئەو بابەتە بەلێ دەچینە دەفکاک غەسان خضر ئەگەر تە هەر پرسیارەکە بیت دکتۆر ئێوە لە ڕووی سیاسیەوە قسە دەکەن واتە هەموو ئەو ئەنجامانی ئێستا هەن هۆکارەکانیان سیاسین بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێڕوانینی عەرەب بۆ کورد لە یادەوەریە بە کۆمەڵەکاندا چییە؟ چون یادەوەریە بە کۆمەڵەکانی عەرەبی چۆن دەڕوانێتە پرسی کورد ئایا هیچ هەڵوێستێکی پێشوەختەی عەرەبی بۆ کورد هەبووە هەروە پێچەوانەکەشی واتە ئایا ویژدانی بە کۆمەڵی کوردی لە ناسیۆنەلیزمی عەرەبی نیگەرانە و ئایا ویژدانی گشتی عەرەبی بە چاوەیەکی کەم سەیری کورد دەکات واتە چۆن لێی دەڕوانن ئێوە بەڵێ گومانی تێدانیە کە هەندێک کێشە هەن تا ئێستاش بەردەوامن
چونکە دەوڵەتی عێراقی هەر لە کاتی دامەزراندنیەوە تا ئێستا بیری ئەنتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی پەیڕەو دەکات. هەندێک جار گشتگیرتر دەبێت بۆ دژایەتی هەموو گەلی کورد. شوێنی ئەم کلتورە دژە کووردە لە ڕێبازەکانی خوێندن و پەروەردە و فێرکاریشدا کراوەتەوە. هەروەها ڕژێمەکانی دیکەی عەرەبیش وێڕای ڕژێمەکانی ناوچەکە هەمویان لەسەر هەمان ئەو ڕێچکەیە دەچن. ئەمەش هۆکارێکی کاردانەوەی کوردیە. یەکەم هەستکردنیان بە بەرتەسکی ئاسۆی نەتەوەی، هەروەها هەستکردن بە پەراوێزخستن لە بەرامبەر شۆڤێنیەت و خۆبەزلزانی. ئێمە چۆن دەتوانین یادەوەری بە کۆمەڵ پاک بکەینەوە کە ڕەشبوونێکی مێژووی تێدا کەڵەکە بووە. ئەمە ڕۆڵی ڕۆشنبیری و ڕۆشنبیران و ڕۆڵی میدیایە، ڕۆڵی دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە. لێرەدا پێویستە پێداچوونەوە با ڕێبازەکانی پەروەردەدا بکرێت. دانانی ڕێسایی یاسایی بە تایبەت بۆ قەدەغەکردنی ڕق و کینە، تۆڵە سەننەوە، زیان پێگەیاندن و بچووکردنەوەی بەرامبەر. هەموو ئەمانە پێویستی بە ڕۆڵی بە کۆمەڵ هەیە. ئەو ڕۆڵەش لە ماوەی شەو و ڕۆژێکدا ئامانجەکەی ناپێکێت. يعني هل يمكن دكتور واتا دكتور أريد چیان ده هەیە ڕەوشنبیر و کەساتین عەرەب توژی وەک ئێکشوان و چێت بیدەهان کەسێن دی یەتوەکی تەهەزر بکەن هەبن کو هەزرکردنەکە پشتەوان هەی بۆ پرسا کوردی کاریگەریە خۆ هەبیت چارەسەرکردنا پەیوەندیت خراپت ناوبەرە حکوومەتت عێراق بەغدا و نینەرێت ڕێڤەبەریە هەرێما کوردستانێ. بەڵێ کاریگەری دەبێ، بەڵام کاریگەریەکەی بۆ دوور مەودایە، واتە بۆ سبەی و دووسبەی نییە، پێویستی بە چەند دەیەیەک لە سەردەم هەیە. تۆ دەزانی چیک و سلۆڤاکیا ماوەی چەندین ساڵ بە فیدرالی ژیان و زۆربەی بەرپرسان لە کۆماری چیک و سلۆڤاکیا و لە حزبی شوعی چیک و سلۆڤاکی لە سلۆڤاکیان. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ساڵی 1993 جیابوونەوە لە نێوان هەردوو کۆمارەکە ڕوویدا. کۆماری چیک بۆ خۆی دامەزرا، هەروەها سلۆڤاکیاش بۆ خۆی. هەندێک کۆمپانیا و هەندێک دامەزراوەی نێوان ئەو دوو وڵاتە تا ئێستاش لە کاری خۆیان بەردەوامن. لەوانەش کۆمپانیای فڕۆکەوانی تا ئێستاش یەکگرتووە، ناوی ئێرۆلینیایە. تا ئێستاش هەمان ئەو کۆمپانیایە کە پێشتر هەبووە. ئەمەش بە حکمی ئەوەی پەیوەندی نێوان هەردوو گەلەکە بەردەوامە، بەڵام ئیرادەی سیاسیەکان بڕیاری جیابوونەوەیاندا. لەگەڵەوەشدا وێڕای ئەو مێژووە دوور و درێژەی هەیەە هەندێک هەستیاری لە نێوانیاندا هەرماوە. تێبینی ئەوەشم کردووە 16 کۆمار لە یەکێتی سۆڤێتی کۆندا هەبوون. کاتێک یەکێتی سۆڤێت لەبەر یەک هەڵوەشایەوە و سیستەمی ئیشتراکی هەڵوەشا بۆ دژایەتیکردنێکی زۆر گەورە گۆڕە. ئێمە هەمیشە 4 وەهمی گەورەمان لە پرسی نەتەوایەتیدا هەیە. ئێمە هەمومان بە منیشەوە وەهمی زۆرمان هەبووە. ئێمە پێشتر باوەڕمان وابوو کە وڵاتانی ئیشتراکی کێشەی نەتەوایەتیان چارەسەر کردووە. لە کاتێکدا کێشەی نەتەوایەتیان زۆر لە پێشان ئاڵۆستر بووە. ئەمە وەهمی یەکەم بوو. وەهمی دووەم ئێمە پێمان وابوو وڵاتانی پیشەسازی پێشکەوتوو کێشەی نەتەوایەتیان بە هاوڵاتی بوون و فیدرالیەت چارەسەر کردووە. دواتر ئاشکرا بوو ئەو وڵاتانە هێشتا بەدەست کێشەی نەتەوایەتیەوە دەناڵێنن. لەوانەش ئیسپانیا، بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، بەلژیک، کەنەدا و وڵاتانی دیکەش. هەروەها ئێمە لەو بڕوایەدا بووین کێشەی نەتەوەکان تایبەتە بە جیهانی سێەم. بەلایانی کەم چەند ئەزمونێکی ئەرێنیمان لە هەندێک وڵاتی جیهانی سێەم بینی. لە هیندستان دەیان ئاین و نەتەوەی جیاوازن، بەڵام تا ئێستا لە چوارچێوەی یەک وڵاتی هاومانادا بە یەکەوە دەژین. هەروەها مالیزیا نەتەوە و زمان و ڕۆچەڵەک و ئاینی جیاوازن، بەڵام تا ئێستا بە یەکەوە دەژین و ئەزمونێکی سەرکەوتوش بووە. بۆیە من دەیڵێم لەوانەیە وەهمێکی دیکەش هەبێ کە جیهانی سێەم نەتوانێت ئەزمونێک بەدەست بێنێ.
یانیش لە ئەزمونێکدا بژین کە تێیدا بە چارەسەرێکی ئاشتیانەی دیموکراتی بۆ کێشەی نەتەوایەتی گەیشت بن. سەرەتا ئەزموونی کوردی تا ئێستا ئەزمونێکە لەسەر ڕێگەی ڕاستە. لەوانەیە 10 ساڵی دیگەش بخایەنێ یاخود 2 دەی دیکە، بەڵام ڕێچکەی خۆی بە ڕێگەیەکی ڕاستدا گرتووە و ئەگەر فەرمانڕەوایی لە سەرانسەری عێراق پێشکەوتنی بەخۆیەوە بینی ئەو ئەزمونە بە ئامانجی خۆی دەکات. دەمێمە بەرەف دیماهیکێ بەچیتن پرسیارە دیماهیکێ بوو کاک مزەفەر مزیری کەرەمکە. سوپاس مامۆستا ئەحمەد، سوپاس دکتۆری بەڕێز. هاوکاران باسی پرسی کوردیان کرد لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازیەوە. لە کاتێکدا من لە ڕووی یاسایی و ئەکادیمیەوە باسی دەکەم. هەر گەلێک بیەوێ بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات بۆ ئەوەی دەوڵەتێکدا بمەزرێنێت، پێویستە بنەما یاساییەکانی بۆ ئەو پرسە تێدا بێت. دۆزی کورد خاوەن بنەما یاساییەکانیەتی، بۆ نمونە پشتگیری یاسایی کە پشت بە بەڵگەنامە نێودەوڵەتیەکان و بەیاننامەکان دەبەستێت، هەروەها پشتگیری شارستانی کە پشت بە فەرمانڕەوایی کورد لەو ناوچەیە بۆ ماوەی سەدان یانیش هەزاران ساڵ دەبەستێت. پشتگیری سێمیش پشتگیری سیاسیە کە پشت بە داواکاری گەلان دەبەستێت بۆ بڕیاردان لە چارەنووسی خۆیان و کوردیش وەک زانراوە ماوەی سەدان ساڵە داوای مافەکانی دەکات. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی سستی لەو بارەیەوە دەنوێنێت، بۆچی یاسای نێودەوڵەتی جێبەجێ ناکەن لە کاتێکدا ئەو پشتگیریە یاساییانە لە یاسا نێودەوڵەتیەکان و نەتەوە یەکگرتووەکاندا پشڕاستکراونەتەوە و سوپاس. بەڵێ پرسەکە تەنیا ئەوە نییە کە تەنیا بەبوونی هەموو مەرجەکانی سربەخۆیی و مافی چارەی خۆنووسین بەو سادەیە بدرێت. لێرەدا بەرژەوەندی نێودەوڵەتی ئاڵۆسن. لە کۆتاییشدا سیاست بریتیە لە ململانێ و ڕێکەوتنی بەرژەوەندیەکان هەر لە سەرەتاوە تا کۆتایی هاتنی جیهان ئەگەر کۆتایی هەبێ. ململانێ و ڕێکەوتنی بەرژەوەندی هەن. لەم ساتە دیاریکراوەی نێودەوڵەتیدا ململانەی بەرژەوەندی نابنە هۆی گەیشتن بە ڕێکەوتن لەسەرەوەی گەلی کورد بڕیار لە چارەنووسی خۆی بدا و بەو شێوەی کە خۆی دەیەوێ و بەو ڕێگەی کە خۆی هەڵی دەبژێرێ. ئەمەش دەوەستێتە سەر چەند ئەگەرێک، دەوەستێتە سەر هاوسەنگی هێز، دەوەستێتە سەر گەشە سەندنی بزوتنەوەیکی باوەڕپێکراو لە ناو ئەو وڵاتانەدا، لە ناو ئەو وڵاتانەی ناوچەکە کە باوەڕیان بە مافەکانی گەلی کورد و مافی چارەی خۆنووسینیانەیە. هەروەها ئەمە دەوەستێتە سەرەوەی تا چەند لە کورد دڵنیا دەبنەوە، واتە سەرکردەکانی کورد بۆ گەلانی ئەم ناوچەیە و وڵاتانی ئەم ناوچەیە و بۆ کۆمەلگای نێودەوڵەتیش کە بوونی قەوارەیەکی کوردی سەربەخۆ دەبێتە فاکتەرێکی سەقامگیری و هۆکارێکی ئاشتی نەکەڕەشە. من گوتم ئەو وڵاتانەی لە دەوروبەری ئێمەدان واتە ئێران یا تورکیا تەنیا بە بیستنی قەوارەیەکی کوردی سەربەخۆ تووشی هێستریا دەبن. لەبەرەوە ئەو بەرژەوەندیە نێودەوڵەتیانە وا بە باش دەزانن کە قەوارەیەکی سەربەخۆی کوردی بوونی نەبێ. جا بە ناوی دەوڵەت یا هەر ناوێکی دیکە بێ، بەڵام ڕێگری دەکەن. تەنانەت ئەم ئەزمونە کوردیەی کە لە ساڵی 1991ەوە تا ئێستا لێرە هەیە، دەزانیت کە 3 وڵات بە شێوەی خولی کۆ دەبنەوە، ئێران و تورکیا و سووریا، بۆ دۆزینەوەی ڕێگەیەک بۆ سەرنەکەوتنی ئەزموونی کورد لە کوردستانی عێراق و ڕێگەنەدان بە دروستبوونی قەوارەیەکی کوردی سەربەخۆ. واتە هەر لە ساڵی 1991ەوە تا ساڵی 2003 تا ئێستا بەرژەوەندیە نێودەوڵەتیەکان ئەگەر تێبینی بکەیت زۆربەی وڵاتان یانیش وڵاتانی سەرەکی لە جیهان لە ناویشیاندا ئەوانەی ئەزموونی کوردستان بە گرنگ ناو دەبن وەک ویلایەتە یەکگرتووەکان هەڵوێستێکی ئەرێنیان لە پرسی ڕیفراندۆمدا نیشان نەدا. ئەمەش بەهۆی چەند فاکتەرێکی پەیوەست بە بەرژەوەندی نێودەوڵەتی. دەیانەوێت ئێستا عێراقێکی یەکگرتوو هەبێ. لەوانەیە لەم ساتەدا بوونی عێراقێکی یەکگرتوو بۆ ئەوان سەرچاوەی ئاواتێکی گەورە بێ بۆ گەیشتن بەوەی دەیانەوێ. لەوانەیە سبەی بەرژەوەندیەکانیان لە بوونی قەوارەیەکی سەربەخۆی کوردیدا بێ و مافی چارەی خۆنووسین جێبەجێ بکرێ. دەکرێت سبەی ئەمە ڕووبدا زۆر بە ئاسانی، بەڵام تا ئێستا یەکەم تێبینی ئەوە دەکەن کە تورکیا هاوپەیمانی ئەوانە.
تێبینی ئەوە دەکەن کایە ئەم دەوڵەتە دەبێتە بارگرانی بۆیان کە ئەو کات ناچارن بەرگری لێ بکەن بنکە دروست بکەن ڕوبەڕووی ئێران دەبنەوە ڕوبەڕووی دزە پێکردن و دەزوەردانەکان دەبنەوە هەموو ئەمانە پەیوەندیان بە ئاسایشی ئەو وڵاتانە و بەرژەوەندیەکانیان و دیدگاکەیان بۆ ناوچەکەوە هەیە کە چۆن دەتوانن نەخشەی ئەم ناوچەیە بکێشن یەکێ لە راپۆرتە گرنگەکان کە پێویستە هەموو کەسێک لە بیری مابێ راپۆرتی بایکە کە لە ساڵی 1976 پێشکەش بە کۆنگرێس کرا راپۆرتی بایک پاساوی بۆ دەستبەرداربوونی ویلایەتە یەکگرتووەکان لە پشتیوانیکردنی بزوتنەوەی کوردی لە ساڵی 1975 هێناوە هەروە پاساوی بۆ دەستبەرداربوونی ئێران لە بزوتنەوەی کوردی لە ساڵی 1975 هێنایەوە هەروە ئەو راپۆرتە جەختی کردەوە پێویستە سووریا لە دووری عێراق بمێنێتەوە دەبێ ئەو دوو وڵاتە دووری یەک بن هەروە پێویستە یەمەنی باشووریش لە ناویاندا بڕوخێندرێت پێویستە هەمومان ئەو بەڵگانە بخوێنینەوە کاتێک کیسنجەر دەڵێ لە سیاسەتدا هیچ ئەخلاقێک نییە ئەم گوتەیە واتاو مەغزایەکی هەیە چۆن بە شێوەیەکی کردداری ئەم گوتەیە پراکتیزە بکەین چۆن سوود لەم ئەزمونە وەردەگرین چۆن پشت بە خۆمان و ئەوانەی دەوروبەرمان ببەستین ئەوانەی باوەڕیان بە مافەرڕەوا و دادپەروەرەکانمانەیە بۆ دامەزراندنی قەوارەیەکی سەربەخۆ چه ئێستا یانیش لە داهاتوو یەکێک لە برادەران لەبارەی منەوە گوتی فڵان کەس هەمیشە لەگەڵ فرەپێکاتەیە تەنیا دووشت نەبێ ئەوانیش ئەو لەلایەنگری هەژاران تاگلایانەیە و لە پشتگیریکردنی فەڵەستینیش تاگلایانەیە منیش پێم گوت بۆ لایەنگریکردنی پرسی کوردیش تاگلایەنە گەلک سپاس دکتۆر عەبدولحسین شەعبان و هەرهووسا سوپاسیا میوانên ڕاگەهاندن کارتکەین ئەڤێن گەلمە ئامادە بووین و بانەهەیە خودێ دمە خەلەکە دیا وی بەرنامەی هەبیت و دێت بەردەوام بین سەرڤێ گەنگەشێ شکو برایت عزیز بینەرێت هێژە لەوێرە ئەم گەشتە دیماییکە vê خەلەکێ و مە خەلەکە دیا هەی القل ميفاني مع الدكتور عبد الحسين الشعباني حتى حلقة قد جاينا بخاطر هوا خدي قال هذا